بەناوی خوای گەورە خۆشەویستانم ئەمەوێت بە کورتی نەریتێکی جوانی پێچینان و کوردەواری خۆمان بیر ئێوەی بەڕێز و خۆشەویست بخەمەوە کە لە سۆنگەی ئیسلام و لە سۆنگەی ئاەتەکان و فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرچاوی گرتووە. ئەو شەوەیە کاتێک کە بەڵایەک نەخۆشیەک پەتایەک نەهامەتیەک ڕووی بکراتە شارێک شوێنێک خەڵکێک بگرە تاکێک پێشینانی ئێمە هەڵەسان خێریان نەکرد سەدەقەیان نەکرد دەفع البەڵا بۆی خوای پەروەردگار ئەو بەڵا و ئەو ناڕەحەتی و ئەو ناخۆشیە هەڵگرێ. جامە بەڕاستی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە. ئێستا کاتێک کە ئەم پەتا و ئەم ناخۆشی و ئەم بەڵا و نەخۆشیە ڕووکرێتە ئەم وڵاتە بەڕاستی زۆر جێگای خۆیەتی هەموو لایەکمان سەدەقە بکەین خێر بکەین بۆی خوای پەروەردگار ئەو بەڵایەمان لە کۆڵ بکاتەوە. لە حەدیث هاتۆ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم داو مەرضاکم بالصەدەقە، واتە نەخۆشەکانتان چارەسەر بکەن بە بەخشین لە پێناو خوای پەروەردگارە. ابن القیم یەکێکە لە زانا بەرزەکان قسەی زۆر جوانیە فەرمێ إن للصدقة تأثيرا عجيبا في دفع أنواع البلاء. أفرمي الصدقة كاريغريكي يكجار قوريها بو جيرانوي بلا مصيبت ولو كانت من فاجر أو ظالم بل من كافر. أفرمي باكسيكي قناه بارج بيكا، باكسيكي ظالمش بيكا، باكسيكي حتى كافر بباورج بيكا، تأثير كاريغريها فإن الله تعالى يدفع بها أنواعا من البلاء. خواهي پروردگار جورها بلا و مصيبت و ناخوشي بهوي صدقه و بخشينوا لكل خلقية كاتوا. بويا من داوام لخلقي مسلمان هي، داوام لخلقي خير خواز هي، داوام لوانا هي كآجل و مرومالات و سامانيان هي. ونن أمشان رجاء حمليكي قورب بكن صدقه بكن خير بكن حيوان سر برن بوي خواهي پروردگار بزي بيمانا بيتوا. من زور دست خوشي لا چەند گوندێکەکەم چەند خەڵکێکەکەم کە حیوانیان سەر بڕیوە بۆ دەفع البەڵا بۆی خوا ئەو بەڵا موسیبەتەمان لە کۆڵ هەڵبگرێتەوە. بەڕێزان ئەمە وەکو لایەنێکی ڕوحی بینی ئینسانەکان وەکو بەزەی نێوان خۆمان ئەم کارە بکەین وەڵاهی لە ڕووی ئاینیەوە زۆر کاریگەری هەیە و زۆر تەئسیری هەیە و ئینشاءڵڵا خوای پەروەردگار ئەو دەفعی ئەو بەڵا موسیبەتەمان لەسەر ئەکات. بۆیە دووبارە داواکەم لە خەڵکی خێرخواز لە خەڵکی مسلمان لە خەڵکی ساماندار لە هەموو هاوڵاتیان وەرن با سەدەقە بکەین بە گوێرەی توانای خۆمان حیوان سەر بڕین خێر بکەین بەزەیمان بە یەکتریا بێتەوە بۆی خوای پەروەردگار بەزەی بە هەموو لایەکمانە بێتەوە. یاخوا هەموو لایەک تەندروست بن، یاخوا هەموو لایەک دوور بن لە دەرد و بەڵا و مصیبەت و ناڕەحەتی و ناخۆشی. ئامین یا رب العالمین.